پێشینان وتویانە ئەوەی لەسەر ڕووبار بێت هەمیشە تینوێتی ئەم پەندەی پێشینان لە ئێستادا بەوتەی هاوڵاتیانی قەزای دەربەندیخان گونجاوە بۆ دانیشتوانی ئەو سنوورە چونکە لە تەنیش دەریاچەیەک دانیشتوانی قەزاکە لە 4 ڕۆژدا تەنها 1 کاتژمێر ئاویان بۆ دابین دەکرێت لەگەڵ ئەوەشدا ئەو ئاوەی فەرمانگەی پەیوەندیدار بۆیان دابین دەکات لە ئاوی دەریاچەکە بەوتەی خۆیان پیسە و تەندروست نییە بۆ خواردنەوە بۆ یەهانایان بۆ ئاوی کانیەکانی دەوروبەری قەزاکە بردووە. ئەوە حاڵەکەمانێتە پێ کانی ژنان نەمایتە بۆ کانی پیاوان ئەوە دووسێ ساعتم ناوێت تا سرم دە چەند سێرە لە بەرمۆ ڕۆیگە وەڵی گوناح لەم هەمکەنەوتوا و ئەم حکوومەتە دەوڵەمەنەوە ئاومانە پێکاتە ئەمە حاڵە مانیە 2 مانگ ساڵێ 10 ساڵە منۆڕی خانەمە ئیشم 10 ساڵی ڕێکە چارەمان نەما هیچمان نەما و مەزوین بڕێنم بۆ لادەیە ئیشم نیە ناڕیمە بۆ لادێ بخوا. ساڵی 2008 وەزیری تەندروستی ئەو کاتی حکوومەتی هەرێم داوای لە دانیشتوانی قەزاکە کرد کە ئاوی دەریاچەکە بەکارنێنن بۆ خواردنەوە تا ئەو کاتەی پاڵاوگەیەک بۆ ئاوەکە دروست دەکرێت هەرە و کاتیش قایمقامی قەزاکە بە نووسراوێک داوای لە فەرمانگەکانی قەزاکە کرد کە لە ئێستادا کاتی جاردان نییە و پێویستە پیسی ئاوەکە لە هاوڵاتیان بشارێتەوە لەو کاتەوە تا ئێستا پشکنینە پزیشکەکان بۆ ئاوی دەریاچەکە ئەنجام دراوە بەشێکیان دەری دەخەن ئاوەکە پاکە و بەشێکیشیان دەری دەخەن ئاوەکە پیسە تا ئێستاژ ئەو پاڵاوگەیە دروست نەکراوە کە وەزیری تەندروستی لە ساڵی 2008ەوە داوای کردبوو. هەتاکوی ساکە حکومت ئەوەی من پێی بزانم چەند تقریبان 8 ساڵ بۆ 9 ساڵە بێ هەرڵێ ئاوەکەتان بۆ خاسەکەین و کۆمپانیا هاتووە ئاوەکەتان بۆ پاکەکەینەوە و ئاوی پاکتان دەدەینێ هەتاکوی ساکەم هەر بەس لە چاوەڕوانە. ناڕوونی ئەم پرسا وای لە تیمی کەناڵی ڕۆژنامەوانی NRT کرد پەنا بۆ دووبارە پشکنینی ئاوەکە ببات بە جۆرێک بە گوێرەی دوایین ئەنجامی تاقیکردنەوەکانی دڵنیایی جۆری سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان دەرکەوتووە ئاوی خواردنەوەی دەربەندیخان لە ڕووی فیزیاییەوە پیسە و ڕنگ و بۆن و تامی گۆڕاوە لە ڕووی کیمیاییشەوە ئاوەکە پیسە و چەندین مادەی قورسی وەک قوڕقوشم و گۆگرد و مەگنیسیۆمی تێدایە بە گوێرەی زانستی پزیشکیش بەرزی ئەو مادانە لە ئاودا دەبێتە هۆی توشبوونی مرۆڤ بە چەندین نەخۆشی وەک شێرپەنجە بەڵام هەر بە گوێرەی پشکنینە زانستیەکان لە ڕووی بەکترۆلۆجیەوە ئاوەکە پاکە و شیاوی خواردنەوەیە چونکە بە تێکەڵکردنی کلۆر سەرجەم میکرۆبە زیان بەخشەکان لەناو دەچن بەڵام مادە قورسەکان هەر لە ئاوەکەدا دەمێنێتەوە. 4200 ماڵ لە گەڕەکەکانی کانیساد و زۆنی 1 و 2 پێ دەڵێن لەو سنوورانەیە شەبەکەی ئاویان نەبوو خۆشبەختانە بەڕێبارەتیمان توانی شەبەکەی ئاو بۆ ئەو 4200 ماڵە بکات بەسپاسەوە بەڕێز پارێزگاری سلێمانی هەوڵی بۆداین 2 بوستەرپەمپی بۆ کڕین 2 مزاخە کە ئەمڕۆ یابانی ئەگاتە دەربەنیخان و دەست بە نەسەبکردنیەکەین و بەگوێرەی ئامارەکان لە ساڵی ڕابردوو لە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی ڕێژەی توشبووانی شێرپەنجە لە قەزای دەربەندیخان بە بەراورد بە ناوچەکانی تر زیاترە بە جۆرێک لە ماوەی ساڵی ڕابردوو 126 دانیشتووی ئەو قەزایە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون 54 هاوڵاتی قەزاکەش بەهۆی هەمان نەخۆشیەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو گیانیان لەدەستداوە. وریا حەمەکەریم NRT دەربەندیخان.